إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز و خۆشەویستم، خوشکانی بەڕێز، ستەم و زوڵم یەکێکە لە تاوانە گەورەکان خوای پەروەردگار حرامی کردووە. لە حەدیثی قودسیە هاتووە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، خوای تعالی فەرموویەتی: یا عیبادی إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما. واتا بەندەکانم، من ستەمم لەسەر خۆم حرام کردووە. پەروەردگارە فەرمێ جل جلاله، من ستەمم لەسەر خۆم حرام کردووە، بۆیە لە نێوانی ئێوەشە حرامم کردووە. زوڵم و ستەم لە یەکتری مەکەن. کەوابوو ستەم تاوانێکی زۆر گەورەیە خۆشەویستەکانم، وەستەمیش ئەنواع و جۆری زۆرە. یەکێک لە جۆرەکانی ستەم ئەوەیە کە ئێستا ئێمە بە چاوی خۆمان ئەیبینین، هەندێک لە دەوڵەتەکان، هەندێک لە وڵاتان خاک و نیشتیمانی وڵاتانی تر داگیر ئەکەن، خەڵکەکە ئەکەن بە کۆیلەی خۆیان بە زوڵم و بەناحەقی، و خەڵکێکی زۆریش بەهۆی ئەوەوە قەتڵ و عام ئەوێ و دەربەدەر ئەبێ. ئێستا لە سەرزەویە ئەم شێوازە زۆرە، و ئێستا حالیەن ئێمە بە چاوی خۆمان ئەیبینین بەرامبەر بە ملەتەکەی ئێمە ئەوە ئەکرێ. نزیکەی 100 ساڵە بێ ملەتی کورد بەردەوام ئەمەی لەسەر دووبارە ئەبێتەوە، ئەم ستەم و زوڵمەی لەسەر دووبارە ئەبێتەوە. و ئێستش کە ئەیبینین دەوڵەتی تورکیا ئەیەوێت هێڕشی هێناوە، ئەیەوێت خۆراوای کوردستان داگیر بکە. خۆشەویستەکانم، بۆ هیچ کەسێک نییە ماڵ و خاک و نیشتیمانی هیچ کەسێکی تر داگیر بکات، بۆ هیچ کەسێک نییە. تەنانەت ئەگەر کافریش بێ، تۆ بۆت نییە بڕۆی خاک و نیشتیمانی داگیر بکەی، بە زۆر خۆت بسەپێنی بەسەریا. چجا ئەویش مسلمان بێ و بەڵکو لە توش مسلمانتر بێ. ئەوەی کە ئەمڕۆ ڕوئەدا بەڕاستی تاوانێکی گەورەیە. با لە ژێر دینی شا بکرێ، با لە ژێر ناوی دینی شا بکرێ، بەڵام تاوانێکی گەورەیە. با ئەو کەسانەیشی کە ئەنجام دەدەن تاوانەکان و زوڵمەکانی خۆیان پەردەپۆش بکەن بە ئیسلام و بە دیندارێتی. خۆ ئەمە ئیش و حاڵی هەموو زاڵمان و ستەمکاران هەروا بووە. ئەبێ ئێمە لەوە حاڵی ببین کە زاڵمان هەردەم زوڵمەکانی خۆیان دائەپۆشن بە ناوی دین و بە ناوی دینداریەوە لە هەموو زەمانێکە، بەر لە ئیسلام و لە کاتی ئیسلامیشە. هەروا بووە برا بەڕێزەکانم، هەروا بووە و خەڵکانێکیش پشتگیریان کردووە لە ترسا بێ یان بەهۆی تەماحەوە بێ کە شتێکیان دەستکەوێ. ئەمە حاڵی دنیا وایە. جا ئێمە نابێت ئەمە شتێکی سەیر بێ لە لامان، و نابێ ئەمە شوا بکات کەوا ئێمەی مسلمان دڵمان لە دینەکەی خۆمان سارد ببێتەوە، کە خەڵکانێک بەکاری دێنن دژ بە ئێمە، ناوە جوانەکانی دین و دیندارێتی بەکار دێنن دژ بە ئێمە. سورەی ئەنفال بەکار دێنن بۆ
پڕکردنی ئێمە سوورەتی فەتح بەکار دێنن بۆ لە ناوبردنی ئێمە شتێکی سەیر نەبێ خۆشەویستەکانم ئەمە هەر بووە و ئەمە دنیاش لە ململانێ و سیراعایە یعنی ئەمە وای نەکردووە بۆ نمونە هیچ وڵاتێک دەست لە دین خۆی بەردا چییە بەرامبەرەکەی بە ناوی دین و یێڕشی بۆ ئەبا ئەوە تا ئێستا ئێوە حاڵی یەمەن ئەبینن کاتێ سعودیە و ئیمارات و هەندێک وڵات یێڕشی بۆ بردە ملەتە وازی لە دینی خۆی هێنا هەڵگەڕایەوە دەستی کرد بە جوێندان بەخوا و بە پێغەمبەر و بە دین و بە قورئان وەمانە نەعوذ بالله بالعکس زیاتر دەستیان بە دینەکەی خۆیانەوە گرتووە خۆشەویستەکانم هیچ شتێک نییە ئەوەنەی دین تأثیر لە ملەتان بکا و بیان کابەیەک ئێمە لە کاتێکا کە دەوڵەتیش بین پێویستمان بە یەکڕیزی هەیە ئێمەی ملەتی کورد ئەگەر دەوڵەتیش بووین خاوەنی خۆشمان ببین پێویستمان بە یەکڕیزی هەیە دەی وەڵڵاهی هیچ شتێک ئەوەنەی دین بە تایبەت ئاینی ئیسلام ناتکا بە یەکڕیز ڕیزەکانت ناکا بە یەک چجا ئێمە ئەمڕۆ دەوڵەت نیمان خۆشەویستەکانم ئەمڕۆ ئێمە ژێرچەپۆکەی دەوڵەتانی ترین و مەزڵومین ئەوەنەی ترە پێویستمان بە یەکگرتن هەیە خۆی دوژمنان و زاڵمان بۆیە زاڵ ئەبن بەسەر وڵاتانە چونکە ئەوان کە دابەشیانیان کرد پەرتەوازەیانیان کرد زاڵە بن بەسەریانە بەڵام ئەگەر ملەتەکە هەمووی یەکگرتوو بێ هەمووی باوشی کرد بێتە یەکا و دەستی کرد بێ بە ناو دەستی یەکا بە تەئکید هەرگیز ئەو ملەتە بە ئاسانی ناتوانێت زاڵ ببی بەسەریە وەی چی شتێک هەیە دینی چی شتێک هەیە ئەوەنەی دیندارێتی ملەتی ئێمە بکا بە یەک خۆشەویستەکانم ئەوانەی کە ئەمڕۆ لە فەیسبوک و لە شوێنەکانی تر هەل ئەقوازنەوە لە هەموو زروفیەکە دەسەکەن بە قسەکردن بە دین و نەعوذ بالله کفرەکەن و قسە بە خواکەن قسە بە پێغەمبەرەکەن قسە بە قورئانەکەن فەرموون ئێوە چیتان پێیە بە دیلی دین و ئیسلام و قورئان تا ئێمە هەڵی بگرین و ئازادمان کا و ڕزگارمان کا فەرموو چیان پێیە ئەوانە چیان پێیە تا ئێمەش ئەگەر ڕزگارکردنی ئەم دنیایەش بێ چجا لە قیامەت کە ئەم دنیایە زۆر بچووکە و کورتە تا قیامەت چیان پێ لەم دنیای ئێمە ڕزگارکە خۆ ئەوەی پێیانە 60-70 ساڵە تاقیەکەنەوە کوان بێدینیەکەی ئێوە چی کرد بۆ ئێمە من پرسیاریان لێ یەکەم ئەوانەی کە کفرەکەن لە فەیسبوک لە شوێنەکانی تر ئەوانەی کە بێدینیەکەن ئەوانەی کە ئەڕشێنەوە بە ئیسلامە ئەوانەی کە قسە بە مامۆسایانی ئاینیەکەن خۆ تۆ خۆت بەرنامە دین نییە ئیتر بۆ قسە بە مامۆسای ئاینیەکەی تۆ بەرنامە دین نییە بۆ قسە بە دینی ئیسلامەکەی خۆ تۆ بەرنامەیەکت هەڵبژاردووە شەقیانتی هەڵدای فڕێیان دای کوا ڕووسیا کرد نەیفرۆشتی کوا ئەمریکا و ترامپەکەت نەیفرۆشتی عیب لە خۆت ناکەی قسە بە ئیسلامەکەی شەرم ناکەی قسە بە ئیسلامێکی پاک و بێگەردەکەی کە ئاوا دیفاعی لە تۆ کردووە فێرتەکات چۆن خۆت بەخت بکەی لە پێناوی خاک و نیشتیمانتە و پێت ئەفەرمێ هەر کەسێک من قوتیلە دوونە مالیه فەهوە شەهید هەر کەسێ لە پێناوی خاک و نیشتمان و سەروەت و ماڵ و سامانی خۆیان بکوژی لە شەهیدە و ئەتکا بە یەک بۆ ئەم ملەتە تەفروت و نائەکەن و پەرتەوازەیەکەن جارێکی تر خۆ لە سەرەتای ئەم زوڵمەی تورکیا بۆ سەر ملەتەکەمان هەموو کورد متفق بوون هەموو کورد ئیدانەیان کرد هەموو کورد بە هەموو حزبەکانیەوە بە هەموو لایەنەکانیەوە بە هەموو کەسایەتیەکانیەوە هەموو ئێدانەیان کرد بۆ ئێوە ئەبنە سەبەبی ئەوەی دەسەکەن بە گوێندان بە دینی ئیسلام تا ئێمە بڵێین قسەیەتر بێتە دەممانە ئەمە مشکلەکەی برا بە ڕێزەکانم مشکلەکەی ئێمە ئەوەیە خەڵکانێک ئەمڕۆ هەلە قوازنەوە مینەی بە دوای فرسەتێکە ئەگەڕێن لە هەر شوێنێکا بۆ ئەوەی گوێن بە دینی خوا بدەن خۆیان مشکلەکەیان ئەوە نییە کە تورکیا هاتووە خاکی کوردستان داگیرەکە مشکلەکەیان خۆ ئەوان خۆ دەی فەرمووگە پیاوێکی ئازان فەرموو خۆوە تا دوور نییە کاکەگیان فەرموو بڕۆ خۆ بۆ بکوشت ئەگەر ئەوە نەخەمخۆری تۆ هەر مشکلەکەتەوەی گوێن بە دینی ئیسلامە دەی گوێن بە قینت لە ئیسلامە قینت لە پێغەمبەرە قینت لە قورئانە ئەتەوێت ئەمە بکەی بە فرسەتی ئەگینا ئێمە وەکو زانایانی ئاینی وەکو مامۆسایانی ئاینی وەکو هەڵگرانی پەیامی ئیسلام هەرگیزە و هەرگیز
دژایەتی حتا ئەو ڕۆژە ماوین دژایەتی زۆڵم وستەمەکەین، حتا ماوین قەت پشتگیری زاڵم وستەمکار ناکەین و ئامادەین. من خۆم لەم شوێنەوە لە چەند جار ئەگەر کورد یەک بێ، یەک ریز بێ، ئەگەر مەسئلەکە مەسائلی تری تیا تێکەڵ نەکرێ بە بەرژەوەندی حیزبایەتی و ئەم حیزبەکە لەو حیزبەکە بدا، یەک نەخۆین و خۆرە نەبین. من وەکو کەسێکی بێلایەن کە تەنها دوو ناسنامەم هەیە، ناسنامەیەکی دینداریەتیم کە ئیسلام و مسلمانم، ناسنامەیەکی کوردایەتیش هیچ ناسنامەیەکم بۆ خۆم هەڵ نەگردووە. 20 ساڵیشە ئەبێ بڕیارم داوە کوردێکی مسلمانم یان مسلمانێکی کوردم، فەرقی بینی ئەو دوانە ناکەم، چونکە هەردگی خوا بۆ میداناوە. خوا داوای لێ کردم کورد مسلمان بم، خواش کردمێتی کورد و کوردم، چی بکەم؟ یعنی من کوردم تازە، خۆ ئەبێ دیفاع لە خاک و نیشتیمانی خۆم بکەم، ئەبێ نیشتیمانی خۆمم خۆش بێ، زمانی خۆم و هاوزمانانی خۆمم خۆش بێ. دەی من خۆم بۆ خۆم ئامادەم لە ریزی پێشەوەی هەموو ئەو کەسانە بم کە لە پێناوی ئەم خاک و نیشتیمانە خۆیانە دەن بە کوشت. من ئامادەم لە پێشەوە بم، بەس ئێوە ڕاست بکەن، بەس ئێوە هەلەکان مەقوازنەوە بۆ یەکتری خواردنی بۆ یەکتری خواردن. ئەم حزبەکە بێوێ بەهۆی ئەم زروفەوە ئەم هەلانەوە بخوازێتەوە دش بە حزبەکەی تر، بێ خۆی بەهێزکە. ئێمەی ملەتی کورد ئەوە خواردمانێتی برا بە ڕێزەکانم. ئیسلام نەمانی فەوتاندووە، ئێمە پەرتەوازەیی فەوتانمانێتی، ئێمە بێدینی هەندێ بێدین فەوتانمانێتی. ئەوە مەوزوعەکەیە بە ڕێزان. جا ئەبێ ئاگامان لێ بێ من گلەیی لە ئۆردگان ناکەم، گلەیی لێ ناکەم، دوژمنە و بەرامبەرمان وەستاوە. گلەیی لە دوژمن ناکرێ بە ڕێزان، گلەیی لە دوژمن ناکرێ. من گلەیی لەوانە ئەکەم کە ئێمە بووین بە کلتیان و هاوپەیمانیان ئێستا شەقیان تێ هەڵداین. من گلەیی لەوە ناکەم بۆ ئەگەر مەسئلەکە جوێندانەکەی ئەوانەی وا جوێن بە ئیسلامە دەن، ئەگەر لە مەسەلەی ئەوەیە کە ئۆردگان ئیسلام بەکار دێنێ کە ئێمە ئیزان درۆکات بەکاری دێنێ بۆ دژایەتی کورد، ئەی خۆ بۆ جمێن بە مەسیحیەت نادەن؟ ئەی خۆ ترەمپ مەسیحیە ها؟ بۆ جمێنی پێ نادەن؟ بۆ کەسێک نییە جوێن و دینی مەسیحی بدا؟ بۆ نایدەن؟ کەوابوو مەوزوعەکە دژایەتی خوایە و ئیسلامە مەسەلەکە. بۆ کەس قسە بە رووسیا ناکات، بۆ کەس قسە بە پۆتین ناکات؟ وانە ئێخۆ ئێمە باش ئەزانین ئێمە ئەوان دایان نێفتارات. ئەگەر ئەوان کە ئێمە هاوپەیمانیان بووین لە زەمانێک لە زەمانەکانە، ڕۆڵەی ئەم نیشتیمانەی خۆمانمان داوە کوشت لە پێناوی ئەوانە، لە پێناوی بەرژەوەندیەکانی ئەوانە، خۆ ئەبوایە ئەوان پشتیان بگردایین. ئەگەر ئەوان پشتیان بگردایین بەڕاستی و لەگەڵمان نابووین، ئۆردوگان ئەیتوانی ئەومان پێ بکە؟ ئەیتوانی هێڕش بێنێ بۆ نیشتیمانمان؟ نەیەتوانی. کەوابوو بە ڕێزان بە ئێمە خۆمان نەخەڵاتێنین. داواکارم لەو کەسانە بێنە خۆیانە و بزانن مەسلحەتی ئەوان لەوە نییە کفر بکەن، خۆ کفریش بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیثێکی قودسیە گەڕێتەوە فەرمێ خوای تەعالی فەرمێ ئەگەر هەموو ئەم سەرزەویە لە یەک لەحظەیە هەر هەمووی ببێ بە کافر و دژی دینی خوا بێسێتەوە و کفر بەخوای گەورە بکە، یەک قەترەیەک لە مڵکی خوا و لە عیزەتی خوا و لە گەورەی خوا کەم ناکە. هەر کەسێک کافر بێ خۆی خەسارەکە. بە کافربوونی هەموو خەڵک خوا زەرەر ناکە، بەڵام نەعوذ بالله هەر کەسێک بێدین بێ و کافر ببێ کفرێ بکە، خۆی بۆ خۆی خەسارەکات. جا ئەمە مەسئلەیەکە زۆر گرنگە. ئێمە وەکو زانایانی ئاینی دووپاتێکەمەوە ئیدانەی ئام هێڕشاکەین. ئەگەر چەکمان هەبوایە و توانامان هەبوایە و بمانزانێ ملەتمان یەک ریزە و مەسلحەتی حیزبایەتی تیا بەکار نایەنێ، یەکەم کەسە بووین لە پێشەوە. ئیتر بەسە نان و پیاز خواردن بە ناوی دژایەتیکردنی ئیسلام و دین و مزگەوت و مامۆسای ئاینی و ئەم شتانەوە. ئیتر ئەمە پێویست ناکات. ئاوا مناڵێک هەڵە قورتێت عمری 20 ساڵ نابێ جارێ ئەڵێ وەڵا مامۆسایانی ئاینی کوڕم یا نەهاتوویتەتە مزگەوت یان مامۆسایانی ئاینی گوێت لیان نەبوو، هاتووی بەس کەڕ بووی، ئەگینان لە مەوقفا هەیە ئەوەی هاتبێتە ئەم مزگەوتەی ئێمە 6 دانە ساڵە مەلێرە خود بە ئەدەم، 11 ساڵ لە کفری خود بەم داوە و 3 ساڵیش لە کەلارە خود بەم داوە، لە مەوقفێکی نیشتیمانیە هەبوو بێ، مەلا تارق لە پێشی هەر هەمویانەوە نەبوو بێ، هەبووە. ئێوە ئەکەم بە شایەت بۆ نمونە من باس خۆم ناکەم، کەس بە من قسەی نەکردووە، بەس هەموو مامۆسایانی ئاینیوان
هەموو مامۆسایانی ئاینی لە پێشی پێشەوەن بۆیە خۆشەویستەکانم حەز ناکەم ئێوەی مسلمان ئەهلی مزگەوت گەنجانی ئەهلی مزگەوت زوو بەم قسانە هەڵبخەڵەتێن و ئینشاڵڵا قەتش هەڵناخەڵەتێن و ڕەدیش بدەنەوە ئەو کەسانەی کە دان و پیاز ئەخۆن بەبانی دینەوە فرسەت و هەلیان بۆ قۆزراوە تا قسە بە دین و دیندارێتی بکەن بەهۆی بێدینی خەڵکە بێدینەکانەوە کە مەسە ئۆردگانە سەدام حوسێنە کێ و کێیە یعنی بەڕاستی ئەبێت لیان ڕازی نەبین و قبولی نەکەین و ئێمە بە دین جوانین کاکە هەموو ئەو وڵاتانە دین بۆتە مایەی یەکگرتنیان هەرچی دوژمنەیە بەرامبەریان وەستاوەتەوە بە دین توانویانە بەرامبەریان بۆستنەوە ئەی ئێمە بۆچی دینەکە نەبێتە مایە ئەگەر ئەزانن دین سوودی نییە ئەگەر ئەزانن ئیسلام سوودی نییە بۆ داوامە لێکەن تەلەفۆنمان بۆکەن مامۆسا ئەمڕۆ لە خودبەی جمعە باسی ئەم مەوزوعاکەی مامۆسا باسی بکە مامۆسایان باسی بکەن دین ئەگەر سوودی نییە بۆچی باسی بکەین ئێوە ناڵێن دین خراپە گوێن بەخوا نادەن گوێن بە پێغەمبەر نادەن گوێن بە قورئان نادەن ئیتر بۆ ئێمە باسی بکەین ئێوە خۆتان باش ئەزانن ئێوە کەمینەن 3-4 نەفەرێکن لە هەر شارێکە باش ئەزانن دین چەندێک کاریگەری هەیە باش ئەزانن کە مامۆسایانی ئاینی چەندێک کاریان لەسەر خەڵک هەیە و چەندێک تەئسیر لە خەڵکەکەن و ئەم دینە چەندێک تەئسیری هەیە واللهی براینە لە 1000 موقیفە ئەگەر دین نەبوایە ئێستا ئێمە ناویشمان نەوابوو ئێمە دینەکە گردووینێتیەوە لە هەموو موقفێکە ئێستاش داواکەم ملەتی کورد زیاتر پابند بێ بەم دینەوە زیاتر دەستی پێوە بگرێ ئەوانەی کە دیفاع لە نیشتیمانە ئەکەن پێشمەرگەن یان هەموو ئەوانەی کە ناوی تریان هەیە و دیفاع لە وڵاتە ئەکەن با بە ناوی دیندارێتیەوە بیکەن بە ناوی ئیسلامەتیەوە بیکەن بەخوا پێی جوان ئەبن پێی یەکڕیز ئەبن و ئەو دیفاعکردنیشیانە لە پێناوی خوایە ئەبێ بە شەهیدی من لە پێناوی خوایە دیفاع لە کوردستان بکەم بکوژرێم شەهیدم دەیتر لەوە گەورەتر هەیە یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی یا ڕەبی خوایە ئەوانەی ئەیانەوێ ئەم ملەتە لە ناو بچێ و دژایەتیمان ئەکەن و ستەممان لێکەن یا ڕەبی خوایە بە دەردی خۆیانەوە مەشغوڵیان بکەی یا ڕەبی خوایە سەرۆژێریان بکەیتەوە یا ڕەبی خوایە وایان پێ بکەی ناوی خۆیانە لەبیر ببەیتەوە یا ڕەبی خوایە دەستی هەموو زاڵمان و ستەمکاران لە وڵاتە ببڕی یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوایە ریزەکانمان بکەی بەیەک یا ڕەبی خوایە ریزەکانمان بکەی بەیەک یا ڕەبی خوایە تەبایی و دیندارەتی لە ناومانە بڵاو بکەیتەوە یا ڕەبی خوایە ڕەحم بە مردەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی ئەوانەی کە کێشەیان هەیە و داوای دوعای خێران لێکردین یا ڕەبی کێشەکانیان چارەسەر ببێ یا ڕەبی خوایە یا ئیلاهە العالەمین لێتە پاڕێنەوە کوردستان بپارێزی یا ڕەبی کوردستان بە هەر چوار پارچەکەوە بپارێزی یا ڕەبی خوایە ئاڵای ئیسلام و دیندارەتی تا شکاوە بێ هەردەم یا ڕەبی خوایە ئەم ملەتی کوردە نەبێ بەژێر دەسەی هیچ ملەت و هیچ ستەمکارێک یا ڕەب العالەمین ئامین